کردنی خۆپیشاندانێکی گەورە بە شاری دەوڵاتی ئەڵمانیا بە مەبەستی پشتیوانی ڕۆژاوای کوردستان هاوکارم ئاوارە ئاماژەی بۆدا کاک ئیسماعیل وەرە لەگەڵمانە ئەمڕۆ میوانمانە سەدەتی بخێراتی زۆر سپاس بۆ کوردستان 24 زۆر سپاس بۆ پێم خۆشە دێمە لای بەڕێزت بپرسم باڵەوە دەست پێکەین هەوڵە دیپلۆماسیەکانی ڕابەر و پێشەوای سەردەم سەرۆک مەسعود بارزانی چۆن بوو لەم سەروبەندەی کە دینیمان چی بەسەر ڕۆژئاوای کوردستانەوە کەڕەمکە جنابی سەرۆک بەرزانی وەکو مەرجعیەتی کورد ڕۆڵێکی زۆر گرنگ بوو بۆ یەکبوون و یەکرێزی بتایبەتی خەڵکی کوردستان لە دەرەوەی وڵات لە دیاسپۆرا ڕۆڵێکی زۆری هەبوو بۆ ئەوەی کە ئێمە دەست بدەین بە هەودۆش بۆ پشتگirتیا مافی ڕەوای میلەتی کورد چ لە ڕۆژئاوای کوردستان بە چ لە ڕۆژهەڵاتی کوردستان بوو لە هەموو پەرچەی کوردستان ئەو خۆپیشاندانە جەماوەریانەی کە لە ناوەندەکانی ئەوروپا و ڕۆژئاوا بەگشتی هاتە چێکردن توانی دەنگ و ڕەنجی یەکبوونی کورد بگەێنێتە ناوەندە باڵا دەستەکانی بڕیاردان لە وڵاتانی ئەوروپا بێگومان ئێمە وەکو کۆنفیدراسیۆنی ڕەوەندی کوردستانی هەر لە ڕۆژی یەکەم پێش 3 هەفتە بڕیارماندا کە لە هەموو جگایەک خۆ پێشاندان بدەین بۆ پشتیوانیکردنی مافی ڕەوای میلەتی کورد لە ڕۆژئاوای کوردستان لە هەر چارپرچەی کوردستان هەموو فدراسیۆن و ناوەند و کۆمەلێ سەر بە کۆنفیدراسیۆنە ڕەوەندا کوردستانی لە هەموو جگایەکی خۆ پێشاندان کردن هەر ئێمەژی وەکو کۆنفیدراسیۆن چەند پەیاممانداوە پەیوەندی لەگەڵ وەزارەتی دەرەوەی وڵاتانی ئەوروپامان کردووە پەیوەندی لەگەڵ پەرلەمەنتەر و دۆستی کورد لە ناو وڵاتی ئەوروپا نەکردووە بۆ ئەوەی کە ئێمە بێژن ئێمە ئاشتی خوازن ئێمە شەر ناخوازن بەڵام هەگەر دژمن ئێریش بکە بەسەر ئێمە دەست دن بە هەف پشتگirتیا هەردوو دکش بەوەی کە ڕاوەستن ئێریشەوە کۆدەنجی و یەکبوونەی ئەم جارەی سەر تاسەری کوردستانیان توانی پەیامە گەورەکە بە وڵاتانی جیهاندا کە کورد لە کاتە ناخۆش و دژوارەکاندا هەمووی یەکدەست و یەکدەنگ و یەکڕەنگن بێگومان هەلوێستی جەنابی سەرۆک و حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکەتی هەرێمی کوردستان هەروەها پارتی کوردستانی بەگشتی پشتیوان بوون بەڵام لە دیاسپۆرا کە ئێمە لە دیاسپۆرا دژی ڕۆڵێکی زۆر گرنگ هەبوو کە ئێمە ئەو خۆ پێشاندانا بدەن خویانی کردین کە ئێمە پشتگirتیا میلەتی خۆت کرد مافی ڕەوای ئێمەیە دینیمان شەهیدی شەبوو لەم ساتە وەختانەدا بە تایبەتی شەوی ڕابردوو یەک لە شەهیدەکان شەهید ئەحمەد کەرکوچی بوو بەڵێ پێم خۆشە گفتوگۆکەتان لەسەر شەهیدبوونی ڕۆڵەکانی کوردستان بێدا هەموو بەشەکانی بەحسەش نەکەی بەڵام کاک ئیسماعیل یەک پرسیارت پێ سەبارەت بەوەی کە جەناب پێشگە لەوەی کە ئێستا بەرپرسی کۆنفیدراسیۆنی ڕەوەندی کوردستانی لە دەرەوە چەندین دەورەش پەرلەمانتار بووی لە وڵاتی سوید تا چەندێک کورد دەتوانێت لە ڕێگەی خۆپێشاندان لە ڕێگەی کار چالاکیەکان مەدەنیەکانی لە دەرەوەی وڵات لە ڕێگەی ئەو کەسایەتیە سیاسیە کوردە ئەوروپیانەی کە لە نێو دام و دەستگای حکوومەت و سیاسەتی ئەم وڵاتان کاریگەریان هەبێ بۆ دۆزی کورد چ ئێستا چ لە داهات ئێمە بەهەفدورە داموستنگنی لە بکەین یەکرێزیە بین پێش هێزا خۆ بدن خویانیکردن خۆ پێشاندانێمە جاران 5,000 کەس بەشدار بووە 10,000 کەس بەشدار بووە ئەوە سیگنالەکە ئیشارەتەکە بۆ وڵاتی دەرەوە کە کورد ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە لەو جڤات و لە کۆمەلگەهی ئەو وڵاتی کە ئێمە لێ دژین هەنی بێگومان ئەوە ڕۆڵێکی زۆر گرنگ دەبینە ئێمە لە سوێد دەبینن کە سەرۆکی پارتی سیاسی سوێدی بەتایبەتی ئافرەت بەخۆ هاتوونە سەر جادە دەڵێمە پشتگirتی لە مافی میلەتی کورد دەکەن و پشتگirتی لە ژینی کورد دەکەن پشتگirتی لە داخوازی میلەتی کورد دەکەن کەوە زیاتر لە 15-20,000 شەهید هاتیەدان بۆ دژمنی هەری گەورەی ئەوروپا و دنیا و داعش بوو کە بە ئالیکاریە ژن و خۆرد و شەهیدن کوردستان چ لە کوردستانە باشوور و چ لە کوردستانە ڕۆژاوا مەکاری بوو ڕێ لە داعش بگرن ئەوە تاسیرێکی زۆر هەیە کە ئێمە ئەو خۆپیشاندانای جەماوەری دەکەن بەڵام ئەگەر خۆپیشاندانێکی 200 نەفەری بنا تاسیری نییە
کاک ئیسماعیل تا چێنێک ئەوەی کە ناوی پێشمەرگە بە تایبەتی ئەو کاتێک کە شەڕی داعش ڕوویداوە پێشمەرگە بووە بربەستێک بۆ ئەوەی کە داعش نەگاتە ئەوروپا ئەوەی کە ماڵ و ژیان و ئاسایشی ئەوروپای هەموو پاراست پێشمەرگە بوو بێگومان ناوی پێشمەرگە ئاشنا بوو بە هەموو ئەوروپا بە ئەمریکا لە زۆربەی پەرلەمانی وڵاتان و بە تایبەتی لە ئەمریکاش ناوی پێشمەرگە لەوێ نووسرا بوو لە شوێنی بڕیاردان بە تایبەتی ئێستا لەم هەلومەرجەدا کە سیاسیەکان لە ئەوروپا بەشێکیان و تەنانەت ڕاستڕەوەکانیش کە دژی پەنابەر بوون دژی زۆر شت بوون ئەوانیش پشتیوانی دەکەن لەوەی کە ئەم بارودۆخە ئەبێ بوەستێ ئایا ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەو دەستکەوتە مەزنەی کە پێشمەرگە هەیبوو لە شەڕی داعش بەدیوەشی دیکە ئەوەی ئاوارەخان گوتی کورد شەڕی تیرۆری کرد لە بری هەموو وڵاتی جیهانی بینیمان مەبەستەکەش ئایا ئێستا ئەم وڵاتانە کە ئاوارە ئاماژەی پێدا لەسەر هەمان بیرۆکەن کە کورد شەڕی تیرۆری کرد لە بری هەموو وڵاتانی جیهان بێگومان وشەی پێشمەرگە ئێستا بوو وشەیەکی کە هەموو کەس قبول دکە پێشمەرگە ینی دیفاعکردن لە عشتی خواست پێشمەرگە ینی لە دژی تەرۆریسم پێشمەرگە ینی لە دژی توندڕەوی ئەوە ڕۆڵێکی زۆر گرنگ هەیە بۆ ئێمە بە تایبەتی لە دیاسپۆرا بۆ هەر چارپەرچەی کوردستان کە ئێمە ئاشتی خوازن بەڵام هەگەر ئێریش تێسەر کورد و کوردستان ئێمە ئامادەنن دیفاع و بەرگری و وڵاتی خۆ بکەن هاتنی جەنابی سەرۆک بۆ فەرەنسا بۆ پارکی پێشمەرگەوە ڕۆڵێکی زۆر گرنگ هەبوو و ئەوژی سیناڵک بوو کە پێشمەرگە ئێستا ئەو وشە بە وشەیەکی ڕسمی هاتیە قبولکردن ئیتر کەسێک ناڵێ شەروانی کوردیان گریلایی کوردیانەوە دەڵێن پێشمەرگە ینی پشتیوانی لە ملەتی کورد کاک ئیسماعیل بۆ بورەکە هاتنی سەرۆک بارزانی بۆ ڕۆم لە ماوەیەکی زۆر کورت کۆمەڵێک دیداری زۆر گرنگ و چارەنووسازی هەبوو بەڕاستی کە کاریگەریان بێگومان لەسەر ئەو ڕەوشەی کە ئێستا لە ڕۆژاوای کوردستان بۆ بەگەشتی لە سووریا هەیە هەبوو هاتنی سەرۆکوەزیران مەسرور بارزانی بۆ داڤۆس لە ماوەی 3 ڕۆژدا ژمارەیەکی یەکجار زۆر دیدار و چاوپێکەوتنی کرد کە یەکێک لە خاڵە سەرەکیەکانی ناو کۆبوونەوەکەی سەرۆکوەزیرانیش چاوپێکەوتن و دیدارەکانی لەگەڵ گەورە بەرپرسانی وڵاتان ببوو بە باسی ڕۆژاوای کوردستان و هەموو هەوڵیان دەدا کە کاریگەریان هەبێ بۆ ئەوەی لە ڕێگەی ئاشتی ئەو کێشەیەی نێوان کوردستانیان لە ڕۆژاوای کوردستان و حکوومەتی مەرکەزی چارەسەر ببێت ئەمانە تا چەندێک دەنگدانەوەی هەبوو بە حکمی ئەوەی کە جەنابەت لەگەڵ سیاسیەکان لە وڵاتانی ئەوروپایش پەیوەندیت هەیە ڕۆڵێکی زۆر گرنگ هەبوو جەنابی سەرۆکە هاتە لە لای پابا و لە ڕۆم و جەنابی سەرۆکوەزیر کە لە دابۆس بەشداری داموستێندن لەگەڵ هەموو سیاسەتمەداری دنیا کردووە باوەڕ دەکەم ئەو ئاشتیە یانجی شەڕ ڕاوەستاندن کە بوو ئەوە تاسیرێکی زۆری هەبوو کە سەرۆکی جەنابی سەرۆک و سەرۆک وەزیران و هەموو وەکو هەرێمی کوردستان بەگشتی و پشتیوانی کردنی ملەتی کورد بە عام چ لە باکووری کوردستان چ لە ڕۆژهەڵاتی کوردستان چ لە باشوور و چ لە ڕۆژاوە تاسیرێکی زۆر هەبوو ئێمەژی بەڕاستی مەساجی کورد ینی داخوازی ئێمە کە ئێمە قەت شەڕ ناخوازن و ئێمە دائیمەن لە دژی ئەکستریمیست و لە دژی ئەو تندرە و ئەو کەسانی کە شەڕی کوردکن ینی لەسەر هەموو ئاستەکە لەبەر ئەوەژی ڕۆڵێکی زۆر گرنگی هەبوو ئەمڕۆ لە ڕوومال بەردەوام دەبین بۆ نیشاندانی خۆپیشاندانە گەورەکەی باژێری بوون بۆ پشتیوانی ڕۆژئاوای کوردستان ئێستا دیمەنی جوان هەیە بەڵام دواتر دەگەڕێنەوە وڵاتان لەبەرەوەی هێدی کوردستانیان و ڕەوەندی کوردستانیان بەرەو شوێنی خۆپیشاندانەکە دێن بە ئاڵای کوردستانەوە دەگەڕێنەوە ئەستۆدیۆ لەگەڵ هاوکارم ئاوارە بەردەوام دەبین